سلااوان لێبێت من کۆبان عەزەتم لە هەفتەبینێکی تایبەت لەگەڵتان دەبم. ناکۆچی نێوان حیزب و لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندا بە تایبەت نێوان یەکێتی و پارتی گەیشتۆتە ئاستێک لەگەڵ یەکتریا کۆنابنەوە. هەوڵ هەیە بۆ ئەوەی ئەم دوو حیزبا و ناکۆچی لە نێوانیاندا هەیە چارەسەری بکەن. بە تایبەت با باس لە پەرلەمانی کوردستان بکەین. پەرلەمانی کوردستان چی کردووە بۆ ئەوەی ئەو گرژی و ئاڵۆزیەی هەیە لە نێو ئەم دوو حیزبەدا نەمێنێت. لەم هەفتەبینەدا دکتۆرە ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان میوان مەبێت. دکتۆرە بەخێربێی. زۆر سپاس بۆ دەرفەتە. بەڕێستان هەوڵتان داوە بۆ ئەوەی ئەو ناکۆچیانەی لە نێوان یەکێتی و پارتی هەیە کۆتاییان پێبهێنن. ئەگەر هیچ نەبێت لەگەڵ یەکتریا دابنیشن و گفتوگۆ بکەن. بەڕاشکاوی ئەوەی هیانە لەگەڵ یەکتریا باسکەن. هەوڵەکان بەچی گەیشتووە؟ سەرەتا ئەرکی پەرلەمانی کوردستانە و ئێمەش لە سەرۆکایەتەکەی کە هۆکاری یان ڕەگەزی ئارامی و سەقامگیری بین لە هەرێمی کوردستان لەبەرەوەی پەرلەمانی کوردستان دامەزراوەی خەڵکی کوردستانە بە تەنها هی یەکێتی و پارتی نییە و بە تەنها هی ئەوانە نییە کە دەنگیان داوە بەڵکو هی ئەوانەشە کە دەنگیان نەداوە ئەم دامەزراوە بە هی خۆیان ئەزانن. لەو ڕوانگەیەوە و لە ڕوانگەی ئەو بەرپرسیارەتی کە ئەرکەکەمان لێرە پێی سپاردوین یان ئەو واجبەی خستۆتە سەرمان ئێمە هەوڵمان داوە بێگومان لەگەڵ هەردوو لا قسە بکەین لەگەڵ بەڕێسەرکی حکوومەت قسەمان کردووە لەگەڵ بەڕێزان ئەو وەزیرانەی کە ڕاستپێراون بۆ ئەوەی پرۆسی جۆرێک لە دانوستان بۆ لێکتر نزیکردنەوە ئەنجام بدەن قسەمان کردووە چ لە یەکێتی چ لە پارتی واتە تیمی حکوومەتی هەردوو لە بێگومان قسەمان کردووە و لە دەرەنجامی قسەکردنمان بۆمان دەرکەوت کێشەکان ئەوەندە گەورە نین کە قابل نەبن بۆ چارەسەر و لە نێوان ئەم دوو چی بووە بۆ نمونە قسە لەگەڵ کردوون ئەوان چییە؟ ئەوەی جێی ینی گەشتبینیەوە خۆشحاڵیە ئەوەیە کە هەردوو لە باوەڕی تەواویان بەوە هەیە کە کێشەکان بە تەنها بە گفتوگۆ چارەسەرەکرێن و یەکێتی و پارتی بۆ مانەوەی قوارەی سیاسی هەرێمی کوردستان جگە لە ڕێکەوتن جگە لە دیالۆگ هیچ بژاردێکی تریان نییە و لە دەرەنجانها قسەیە کە ئامادەن بە گفتوگۆ کێشەکان چارەسەرکەن یان بە فەعلیش ئەیکەن. بەڵێ دەست پێ کردووە ئەو پرۆسەیە قسە هەیە قسەی بەردەوام هەیە دانیشتنی بەردەوام هەیە و ئەو بابەتانی کە بوونەتە جێگەی ناکۆکیێتوانم بڵێن فایل کراون یەک هەر یەکە و یان هەر دۆسیەک لەسەر لە سیاقی خۆیان قسەی لەبارەوە کرێ و چارەسەری لەبارەوە ئەخرێتە ڕوو و منەزانم تیمی یەکێتی چارەسەریەکانی خۆی بۆ هەر یەکێک لەو دۆسیانەی کە ئێستا مایەی نیگەرانیە پێشکەشی پارتی کردووە و پارتی ئێستا لە قۆناغی دراسەکردنی ئەو ئەفکارانە یا با بڵێن تیمی پارتی لە حکوومەتی هەرێمی کوردستان لە قۆناغی دراسەکردنی ئەو چارەسەریانن کە یەکێتی پێشکەشی کردوون لەیان تیمی یەکێتی لە حکوومەت پێشکەشی کردوون هیچ وەڵامێکیان نەبوو پارتی بێگومان هەیەم بووە ئەوان هێشتا ئیجابی بووە لە هێشتا لە قۆناغی دراسەکردن و قسەکردن پێکەوە و ئێمە لە پەرلەمانی کوردستان پشتیوانی ئەم جۆرە دانیشتانە دەکەین ئەم جۆرە گفتوگۆیانە دەکەین و پێمان وایە بێ زەمینە سازی زۆر باش بکرێ بۆ دانیشتێکی گەورەتر. زۆر باشە کەواتەکەی پارتی و یەکێتی کۆ دەبنەوە. خۆی بەتەنها کۆبوونەوە ڕەنگە بەس نەبێ ینی و کۆبوونەوەی یەکێتی و پارتی و بەڵام لەوانەیە کۆبوونەوەش گرنگ بێ بێگومان. کۆبوونەوەی یەکێتی و پارتی لەسەر ئاستی باڵایە ئەوەی پێوترێ لەسەر ئاستی لووتکە ئەگەر پێشوەختە زەمینە سازی بۆ نەکرێ و هاتنە دەرەوە لە کۆبوونەوەکە بەبێ ئەوەی کە خاڵی پۆزتیڤ یان بەبێ ئەوەی گەشتبینیەک بدەی بە خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی جۆرێک لە نائومێدی دروستەکە واتەوەکو کۆبوونەوەی پارتی لەگەڵ هێزێکی تر یا کۆبوونەوەی یەکێتی لەگەڵ هێزێکی تر نییە ئەگەر خوانەخواستە شکست بێنێ ڕەنگە بە ئاسایی تر بڕوە ئەویش ئاسایی نییە بەڵام ڕەنگە هەندێک ئاسایی تر بێ بەڵام بێ ئومێدبوون لە کۆبوونەوەی لووتکە لە نێوان یەکێتی و پارتی بەبێ دروستکردنی زەمینە سازی و بەبێ وردکردنەوەی ئەو بابەتانی کەوتم دۆسیەن و بێ قسان لەسەر بکرێ و حازرکردنی جۆرێک لە لێک تێگەیشتن کۆبوونەوەی لووتکە لە ئەسڵابێ بۆ بڕیاکراوە خەریکی زەمینە سازی من بۆ خۆم گەشتبینم دەڵێن بەر لە سەری ساڵ کۆ دەبنەوە ڕاستە ڕاست نییەن هیچ وادێک دیاری کراوە ئەوەی من ئەزانم وادە دیاری نەکراوە ئەوەی من ئەزانم میکانیزم دیاری کراوە میکانیزمەکەش ئەوەیە کە ئێمە چارەسەرمان پێبێ بۆ کۆبوونەوەی لووتکەی هەردوولا بۆ ئەوی بڕیاری لەبارەوە بدرێ نەوەک لەوێ بڵین کۆبوونەوە کە ئیجابی بوو بە تەنها بینە دەرەوە چکە ئەو تەجروبەی کەینە دەرەوەڵین کۆبوونەوە کە ئیجابی بوو ڕەنگە تەجروبەیەک بێت کە خەڵکی شتی گەیشتووە هەموو جارێک لێت ناکڕێتەوە. باش تۆ لە هەوڵی ئەوەی کە کێشەکان چارەسەر بکرێن بەڵام قسەیەکی هەیە دەڵێن سەرۆکی پەرلەمان
کۆبنەوەکانی پەرلەمانی پەکخستووە. خۆی سەرۆکی پەرلەمان دەسەڵاتی پەکخستنی کۆبنەوەکانی پەرلەمانی نییە. و هەوڵەکانی ئێمە هەوڵی شخصی نین، ئەوە هەوڵی پەرلەمانی کوردستانە بۆ ئەوەی کە باوەڕمان وایە کە قوارەی سیاسی هەرێمی کوردستان ئەخوازێ لە بەرامبەر ئەو هەموو مەترسی لە دەرەوە لەسەر قوارەکە هەیە لە ناو هەرێمی کوردستان ئێمە یەک و یەکگرتوو بین، یەکڕیز بین، لەبەرەوەی ئێمە ئەچینە بەغا بۆ مفاوەزات، لەبەرەوەی ئێمە بەبەردەوامی کێشەمان یان نەک کێشەمان بەبەردەوامی مەترسی و هەڕەشەی دراوسەکانمان لەسرە بەهۆی ئەو هەلومەرجێکی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە. لەو ڕوانگەیەوە پەرلەمانی کوردستان، سەرۆکی پەرلەمانی کوردستان سەرۆکایەتەکەی واجبێتی ڕۆڵی کەسێک بگێڕێ کە کەسی خێر بێ یان ڕۆڵی خێر بگێڕێت. پەکخستن نییە ئەوەی هەیە، ئەوەیە کە ئێمە نامانەوێت دانیشتێکی پەرلەمان ببێتە هۆی دروستکردنی گرەیە کەکردنەوەی ئاسان بێ گران بێ ببوورە. چونکە ئەوەی ئێستا ڕووەدا تەراکومات یان کەڵەکەبووی هەموو ئەو هەلو مەرج و هەموو ئەو قەراراتانەیە کە بە نەتیجە لایەک پێی وایە شەریک نییە، لایەک نیگەرانی بۆ دروست بووە پێی وایە بەردەوام بوون لەسەر ئەم شەراکەتە دۆڕانی بەردەوامە کە تیمەکەی یەکێتیە لە حکوومەت. بۆیە پەرلەمان نابێت دانیشتنێک ئەنجام بدا کە ببێتە دۆسیەکی تر بۆ مفاوەزات. ینی ئێستا زیاتر لە دۆسیەکەیە بۆ مفاوەزات لە نێوان یەکێتی و پارتیا و هەر سێ دۆسیەیان هەر چوار دۆسیەیان ژمارەکان هەر چەندێکە دۆسیەی پەیوەندیدارن بە هەردوو تیمەکەی یەکێتی و پارتی لە حکوومەت. ئێمە پێمان باش نییە دۆسیەکی تر زیاد ببێ ئیزافە ببێ بۆ دۆسی ناکۆکیەکان ناوی دۆسی پەرلەمان بێ لە نێوانی چێتی و پارتیان گوتناوەکانمان حەزرە بۆن من باسی پارتیەکەم بەوانەی کە شوێنی دکتۆر هێمنەورامیەگرێتەوە یان ئەوانەی شوێنی وەزیرەکان ئەگرێتەوە ئاڵێ بڕیار بۆ ڕۆژی سێشەمە کۆبنەوە بەڵام ئەوە نەکراوە. زیاتر مەبەستەکە لەوە بێتن کە سەرۆک پەرلەمان ئەمەی پەکخستووە دانیشتنەکە. ئەزانی نامەوێ هەندێک وردەکاری هەیە پێم خۆش نییە باسی بکەم. ئێمە قسەمان کردبوو لەسەر میکانیزمێک لەوەی چۆن گۆڕانکاریەکان ئەنجام بدەین. شتێک ڕوویدا کە بۆ هۆی دروستکردنی ناکۆکیی گەورە، بەڵام حقیقەتێکەیە بێ باسی کەم. ئێمە ئەگەر قرارە تعدیلی وزاری بکەین، ئێمە بێ ئەو هێزە بەشداربوانەی حکوومەت بۆ نمونە ئەگەر گۆڕانیش ئێوە وەزیرێکی بگۆڕێ، ئەگەر پێکاتەکانیش ئەیانەوە وەزیرێکیان بگۆڕن بە دانیشتنێک ئەیکەین بۆ وا ئەیکەین بۆی هەمووان دەنگ بدەین بە یەکتری. وەزیرەکەی پارتی لە ناوهۆڵی پەرلەمان ئەبێ یەکێتی دەنگی پێبدا، وەزیرەکەی یەکێتیش لە ناوهۆڵی پەرلەمان ئەبێ پارتی دەنگی پێبدا. ئەگەر هەردوو وەزیرەکەمان بۆ نەهاتبێ یا با بڵێن هەردوو پاڵێوراو بۆ ئەو وەزارەتانەمان بۆ نەهاتبێ بۆ ئەو حەقی بە ویزاریانەمان بۆ نەهاتبێ، باوەڕی خۆم وایە بیکەینە یەک پاکێج بۆ دروستبوونی متمانە بۆی دڕدونگی دروست نەبێ و بۆ ئەوەی لایەک هەست نەکا کە پەرلەمان ئیشی بۆ نمونە پارتیەکە ئیشی یەکێتی ناکە یا بە پێچەوانەوە حتا ئەگەر یەکێتیش داوایم گۆڕانکاری بکردا ئەمود ئەبێ ڕاوەستنە تاوەکو پارتی گۆڕانکاریەکانی خۆی هێنێ و بە شخصی لە من بپرسی پێم باش بوو گۆڕانکاریەکانی ناو پەرلەمان بکەین. ئەوەی مەسەڵەن هەندێک دەست لە کارکێشانەوەمان هەیە لە فراکسیۆنی پارتی دەست لە کارکێشانەوەی دکتۆر هێمن دانانی کاکزانە هەموو ئەوانە بۆ خۆم بە شخصی لەگەڵی بووم، بەڵام نامەیە بچمەنا ئەو وردەکاری چی وای کرد ئەم گۆڕانکاریە ڕوودا. تۆ گوتت بڕیار بوو تا دوای سەری ساڵی قسەیەک نەکەم بێگومان ئەی بۆ کوردستان ویستا قسەت کرد. لەبەرەوەی ئێوە هەڵمەتێکتان ڕاگەاندووە کە بۆ خۆم دەستخۆشیتان لێ یەکەم و هیوادارم هەموو دەستگاکانی ڕاگەاندن ئەو بەرپرسیارەتی هەڵبگرن. ینی بەتەنها دامەزراوە دەستوریەکان نین کە بەرپرسن لەوەی ئارامی و سەقامگیری و ئاشتی کۆمەڵایەتی بپارێزن، بەڵکو دەستگاکانی ڕاگەاندنیش کە ناویان دەسەڵاتی چوارەمە ئەو ئەرکیان لەسەرەوە ئەوان زیاتر ئەڕۆنە ناو خەڵک. ینی ئەتوانم بڵێم ئەوەی کە ڕۆڵی ئەوەی ڕاگەاندن ڕۆڵی جێڕێت ڕاگەاندنەی بینرا و بیستراو یا ئەوەی کە ئێستا هەیە مێدیای ئەلکترۆنی زیاتر توانن کاریگەری لەسەر ڕایگشتی دروست بکەن و توانن ئاشتی کۆمەڵایەتی بپارێزن لەو ڕوانگەیەوە بۆیە هەر لەو سیاقەشا قساک. زۆر باش. ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان یاخود تیمی یەکێتی لە حکوومەت کشایەوە ئێوە لە پەرلەمان چیەکەن؟ ئەوە ئەگەر ئەمن باسی ئەوە پێویستی بە بڕیارێکی سیاسیە کە بێ سەرکردایەتی سیاسی یان ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی بڕیاری داوە بەشداری لە حکوومەت بکە و بێتە شەریک لەم حکوومەتەوە لە کۆی کابینەکەەوە لە کۆی دامەزراوە دەستوریەکانی هەرێمی کوردستان. ئێمە لە پەرلەمانمان هەیە و لە سەرۆکاتی هەرێممان هەیە و لە حکوومەتیشمان هەیە. دوجار یەکێتی بڕیارەدا ئایا هەموو تیمەکانی کێشێتەوە یا بە تەنها تیمەکەی لە حکوومەتە کێشێتەوە یان نە
تیمەکە لە حکوومەتیش ناکێشێتەوە میکانیزمێکی ترەگرێتە بەر حزوری ئێمە لە سەرۆکایەتی پەرلەمان بەشێکە لە پاکێجێک واتە لە بەرامبەر ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان سەرۆکایەتی هەرێم و سەرۆکایەتی حکوومەتی وەرگتووە یەکێتی سەرۆکایەتی پەرلەمانی وەرگتووە یەک پاکێجە. من نازانم یەکێتی چۆن مامەڵە لەگەڵەکە بەڵام بەڵێ ئێمە یەکێتی پاڵاوتوینی بۆی لێرە بین بەڕێزان لە پەرلەمانتارانی فراکسیۆنە جیاوازەکان دەنگیان پێداوین بەڵام ئەو کاتێ یەکێتی نیشتیمانی بڕیارەدا هەموو تیمەکانی بکێشێتەوە بێگومان هەمومان پابەندەبین بە منیشەوە. ناکۆچیە سیاسیەکان کاریگەریان لەسەر کاری پەرلەمانی هەبووە. تۆ خۆت کەسێکی یاسایی ناکۆچی سیاسی وای لێ کردووی هەندێک جار لە یاساییەکە لا بدەی خۆی ئێمە پەیڕەوی ناو خۆمان هەیە بەڵێ هەندێک جار خۆی بۆ نمونە کە پرۆژە یاسایەک یا پێشنیازە یاساکردنەوەی دومی بۆ کرێ بێ لە ماوەی هەفتەیەک دەنگی لەسەر بدرێ. هەندێک جار ناکۆکی لە نێوان هێزە سیاسەکان ناوای کرۆ ئێمە مانگێک جەلسە نەکەین 2 مانگی جەلسە نەکەین کە ئەبوو لە هەفتەیەکا کۆبوونەوە بکەین لە هەفتەیەکا کۆبوونەوەمان نەکردووە. هەندێک جار ناکۆکی سیاسی نەبووە لە بینی یەکێتی و پارتیا بەڵکو ناکۆکی دروست بووە کە ڕەهندێکی سیاسی وەرگتووە لەسەر پرۆژە یاسایەکی دیاریکراوە بۆ نمونە پرۆژە یاسای چەک پرۆژە یاسای پەروەردە بەڵێ هەندێک جار وای کردووە کە ئێمە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لا بدەین لە پێناوی پاراستنی ئەو ئارامی و سەقامگیری کە پێمان وایە پەرلەمان ڕەگەزێکی ئەساسیە لە پاراستنی ئارامی و سەقامگیری. تۆ گوتت هەردوو هێز گلەیان لە یەکتری هەیە ئەوەی کە من قسەم لەگەڵ کردوون بەڵام هەردووش کە دەست بە کۆبنەوە ئاکەن بۆ نمونە یەکێتی سەردانی هەموو حزبەکانی کرد سەردانی پارتی نەکرد پارتیش دەستی بە سەردان کرد و چوە لای یەکگرت و لە کاتێکە ئەبێ هەردووچیان لەگەڵ یەکتری کۆ ببنەوە و کێشەکانیان ناکۆچیەکانیان چارەسەر بکەن بۆچی لەگەڵ یەکتر کۆ نابنەوە خۆی زۆر باشە کە هەردوو لایەن سەردانی هەموو حزبە سیاسیەکانەکەن کە ئەوان ئۆپۆزیسیۆن بەڵام ئەوان کێشیان لەگەڵ یەکتری هەیە زیاتر نەک لەگەڵ هێزەکانی تر ئەبوو خۆمە تێبینێم لەلا دروست بووە یەکێتی و پارتی هەردووکیانە ئەچن بۆ لای هێزەکانی ئۆپۆزیسیۆن لەگەڵیان کۆبنەوە زۆر باشە ئەبێ لەگەڵ هەمووان کۆ ببیتەوە چکە حتا ئەوانەشی کە لە پەرلەمان نین هێزی سیاسین وجودیان هەیە یەکێتی و پارتی ئەبێ جیاواز مامەڵە بکەن لە هەر هێزێکی تری سیاسی لەگەڵ هەمووان کۆ ببنەوە بەڵام کۆبوونەوە لەگەڵ هێزە سیاسەکانی تر من ئاگام لێ نییە ناوەڕۆکی کۆبوونەوەکان چێ بەس باوەڕی خۆم وایە هەمووان پیانەڵێن ئێوە بڕون بەیەکەوە کۆ ببنەوە لەبەرەوە هاانیانە دەم بێ ئەوە قسەی ئەوانە بۆ یەکێتی و پارتی لەگەڵ ئەوەی من خۆم زانی ومە و جۆم لێ بووە بەڵێ هاانیانەدەن بۆ ئەی لەگەڵ یەکتری کۆ ببنەوە چکە ئەوان کێشەکان لەلای ئەوان نییە لە ڕاستیە یەکێتی و پارتیە بێ دانیشتنی مساڕەحە بکەن بەیەکەوە ڕاستیەکان بە یەکتری بڵێن ینی نابێ لە ئەبێ کۆبوونەوەیەک بکەن دیبلۆماسەتی تیانە بێ ینی ئاساییە بچی کۆبنەوەی لەگەڵ یەکگرت و کۆمەڵ نەوەی نوێ گۆڕان هەر حیزبێکی تری سیاسی بکەی و حتا حیزبەکانی وەکوتم کە لە حکوومەت لەگەڵت نین یا لە پەرلەمان لەگەڵت نین لەوێ دیبلۆماسی بی ئاساییە بەڵام یەکێتی و پارتی ئەبێ سەریح بن لەگەڵ یەکتری سەریح نەبوونە تا ئێستا هەندێک جار بڵێ هەندێک جار کە کۆبنەوەی سەریحیان کردو گەیشتوینەتە چارەسەر بەڵام نابێت دیبلۆماسی بن لەگەڵ یەکتری ئەبێ سەراحەت بە یەکتری بڵێن و نابێت دڵیان لە یەکتری بێشێکەیەکیان سەریح بوو ئاڵگۆڕی پۆستەکان کە یەکرێ بۆ نمونە دانیشتی پەرلەمان بکرێت بۆ ئاڵگۆڕ پۆستەکان هەندێک یەکێتی بەتەمە هەندێک لە تیمی خۆی بگۆڕێ پارتی هەندێک گۆڕانکاریەکە هیچ وادەیەک دیاری کراوە گوتت خۆت گوتیتێکن یەک پاکێج بەڵام هیچ وادەیەک دیاری کراوە خۆی وادە دیاری نەکراوە ئەوان گەیشتونە تا ڕێککەوتن بۆ ئەمانە ئەوان لە مفاوەزاتن هێشتا لەو بارەیەوە من ئەوەی ئەزانم فیلەکە لە لای بەڕێستەرۆکی حکوومەتە ئێستا ئەمڕۆ جەنابیان ناوی کاندیدەکانم بۆ بنێرێ من بۆ 2 بەیانی دانیشتی پەرلەمانەکەم ناوکان بۆ بێت تۆڕایەک ناوی هەردوو تیمەکەم ئەمڕۆ بۆ بنێرێ 48 ساعتی داهات و کۆبنەوەی پەرلەمان بەڵام بە تەنیا ڕازی نین ئەبێ هەمووی ئەوە من نیم کە ڕازنی پەیوەندی بە شخصی نییە بڵێم من ڕازی نیم ئەوە پەیوەندی بە ئەوە هەیە کە ئێمە حکوومەتێکی پێکەوە حکوومەتمان پێکێناوە ئەبێت دەنگ بدەین بە وەزیرەکانی یەکتری من پێم خۆشە فراکسیۆنی یەکێتی دەنگدا بە وەزیرەکەی پارتی و ڕازی بێ لەسەرەوەی کە بۆ منە کاتێک ئێمە ناو لێنانی کاکزاناکەین ئەگەر کاندیدی تر نەبوو و لە هەمان کاتا پێم خۆشە با بڵێن فراکسیۆنی پارتیش دەنگ بدا بە کاندیدی یەکێتی نەک پێم خۆشە ئەسڵ ئەوەیە کە پێکەوە لە حکوومەتین مادەم پێکەوە لە حکوومەتین ئەبێ پێکەوە دەنگدەین بە کاندیدەکانی یەکتری بۆ دروستکردنی جۆرێک لە متمانە و ئەتوانم بڵێم دۆسیەی پۆستەکان ئاسانترین دۆسیەیە و عادەتەن تەبیعەتی مفاوەزات وایە کە تۆ دەستپێەکەی لە ئاسانترینەوە دەستپێەکەی لەبەرەوە هیوادارم ئەمڕۆ ناوەکانم پێ بگا بۆ ئەوی 48 ساعتی داهاتوو لەگەڵ هاوڕێکانم لە سەرۆکایەتی پەرلەمان دکتۆر هێمن و مناخان جەلسە بکەین ئەو کەشێ لە نێوان ئەم دوو حەزب هەیە لە نێو پەرلەمان هەیە لە هیچ زڕوفێکان نەمان هێشتووە بێتە ناو پەرلەمان
نەخێر نییە لە چونکە ئێمە لێرە کێشەمان نییە ئەنی ئەمە ئێستا کێشەیەکمان نییە ناوی کێشەی بینی یەکێتی و پارتی بێ ئێمە کێشەمان هەیە لە نێوان تیمی ئێمە لە حکوومەت و تیمی یەکێتی لە حکوومەت و تیمی پارتی لە حکوومەت هەر کاتێک ئەمە بپەڕێتەوە بۆ ناو فراکسیۆنی یەکێتی و فراکسیۆنی پارتی بێگومان کێشە دروستە بێنە ناو پەرلەمان و ڕەنگە ینی هەرچەنە لەگەڵ دکتۆر هێمن ئێمە نەمان هێشتووە بەڵام لە خراپترین دۆخەکانی کە هەبووە حتا لە پەرلەمانیش ئێمە پەیوەندیەکەمان نەپچڕانوە بە دوای چارەسەرا گەڕاوین لەبەرەوەی پێمان وایە بۆ خۆم باوەڕم وایە هەر کێشێک لە پەرلەمان دروست ببێ ئێمە هەمومان لی بەرپرسین وەکو دەستی سەرۆکایەتی بەرپرسیارەتی و پشکە گەورەکەی بەر سەرۆک دەکەێت لە با بڵێن بەرپرسانی پارتیشم پرسیوە بەفعلی دوو ئیدارەیە لە ڕووی کردداریەوە ئەتوانم بڵێم بەرەو ئەوە دەچین یا بڵێ چکە بە تەنها ئەمە داهاتی نەوتە کە ینی بەشێکی ئەچێ بۆ سلەیمانی و هەڵەبجە و ڕاپەڕین و گەرمیان و ئەوی تر داهاتەکان هەرکەس لەسەر داهاتی خۆی بەڕێوە ئەبا و ئەمە ژوای کردووە کە شکلی وابێ وا بکەوێتەوە کە جوڵەیەکی زۆر هەیە لە پرۆژەکانی بەڵام پێشتریچێتی و پارتی بە مەرازی بوونە خۆیان بە پێ ڕێککەوتنی نێوانیان ئەزانی چۆنە هەندێک حاڵەت هەیە ئەگۆڕێ من حەز ناکەم بچمەناو باشیلە بەڵام داهاتەکانی پێویستی بە پێداچنەوە هەیە داهاتەکانی دهۆک زیاترە لە داهاتەکانی بۆ نمونە سلەیمان داهاتەکانی هەولێریش زیاترە لە سلەیمانی و باڵین گەرمیان و ڕاپەڕین و هەڵەبجە سەبەبەکەی چییە؟ سەبەبەکەی گەورەترین دەواازەی کە ئاڵگۆڕی بازرگانی بۆ هەموو عێراقتیاکرێ لە دهۆکە بۆ نمونە و ئێرەش پایتەختە هەموو گەورە بازدەران لێرە باجدەن ئەوە وای کردووە داهاتی ناوخۆی ئەم دوو شارە زۆرتر بێ لە داهاتی ناوخۆی سلەیمانی بۆیە پێویستمان بە جۆرێکی ئەزانی حکوومەتی هەرێمی کوردستانە ئەو کاتە حکوومەتێکی سەرکەوت و خزمەت گوزارە کە هاوڵاتیەک لە کفری هەمان ئەحساسی هاوڵاتیەکی لە مێرگە سوور باش دکتۆرە ئەمە بە پێی ڕێککەوتنێک بۆ لە نێوان یەکێتی و پارتی پێت باش ێستا بەسەری دابچنەوە بێگومان ئەبێ پیاچوونەوەی پیا بکرێت چکە ئەوە بە نەتیجە دەرکەوت کە ئەم جۆرە دابشکاریە لە ڕووی کردارەکیەوە زیانی بۆ بەشێک لە هەرێمی کوردستان هەیە کە با بڵێن سلەیمانی و هەڵەبجە و گەرمیان و ڕاپەڕینە با بچینە سەر پرسی هەڵبژاردن بۆچی هەڵبژاردن نەکرا بەڵێ هەڵبژاردن ڕاهەندێکی قانونی هەیە حزبەکانەڵێن ئێمە ئامادە بووین ئەیچی دوای خست هەڵبژاردن ڕاهەندێکی قانونی هەیە ڕاهەندێکی سیاسی و ڕاهەندێکی لۆجستی و ئیداریشی هەیە عادەتەن بۆی هەڵبژاردن سەرکەوتوو بێ ئەبێ ڕاهەندەکان هەموو پێکەوە یان فاکتەرەکان هەمووی پێکەوە کار لێک بکەن بۆی هەڵبژاردنێکی سەرکەوتوو بێ ئێمە دۆسی کۆمیسیۆنمان هەبوو لەگەڵ دۆسی یاسای هەڵبژاردن بەشێک لە هێزە سیاسەکان پیان وایە نابێت هەرێمی کوردستانی یەک بازنەی هەڵبژاردن بێ بەشێک پیان وایە نەخێرە بێ وەکو جاری جاران یەک بازنەی هەڵبژاردن بێ ڕەیەک هەبوو کە هەندێک لە با بڵێن فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان داوایانە کرد کۆمیسیۆن کارا بکەینەوە دەست بە کاروبارە تەکنیکەکانی بکە دواتر قانونەکە تعدیل بکەین بەڵام ئەو هێزانەی داوای هەمواری یاساکەیانە کرد متمانەیان نەبوو کە ئەگەر کۆمیسیۆن کارا بکرێتەوە بابەتی تعدیلی یان ئەمواری هەڵبژاردن جێبەجێ بێ بۆیە داوایان کرد بە یەک پاکێژ بێ ئەمزانم 58 پەرلەمانتار داوای کاراکردنەوەی کۆمیسیۆنیان بەڵێ ڕاست بۆ نەتان خستە بەرنامەی کارەوە لەبەرەوەی ئەبووە گرێک کە هەڵبژاردن قەت نەکرێ کۆمیسیۆنمان کارا بکردایەتەوە بە هەمان قانونی هەڵبژاردن کۆمیسیۆن دەستی بە پرۆسەکە بکردایە چکە کە کۆمیسیۆن کە فەرمانی هەرێمی بۆیەت و حکوومەت ئەڵێ ئامادەم هەموو پێداویستەکانت بۆ دابین بکەم کۆمیسیۆن ناتوانێت ڕابوەستێ لەسەر پەرلەمان تا قانونەکە هەموارەکە ترسی ئەوەم هەبوو دابەشبوون لە نێوان هەرێمی کوردستانە یان ترسی ئەوەمان هەبوو وەکو پەرلەمان دابەشبوون لە نێوان هەرێمی کوردستانە دروست ببێ سەبارەت بە ئەنجامدانی هەڵبژاردن و ئاستەنگی فعلی دروست ببێ لەوەی کە لە چەند زیاتر لە پارێزگای هەرێمی کوردستان هەڵبژاردن ئەنجام نەدرێ ئەگەر ئێمە ڕێکەوتنی سیاسی نەکەین لەبەرەوە زۆر هەوڵماندا ئێمە سەرۆکایەتی هەرێم نەتەوە یەکگرتوەکان نەمانتوانی بیانگەێنین بە نەتیجە کاتە لە زۆر بێشتەکانی وایە چاوەڕێی ڕێکەوتنی سیاسیەکە لەبەرەوەی هەڵبژاردن ڕەهەندە سیاسەکەیشی زاڵترە لە ڕەهەندە قانونیەکەی کاتە
کی هەڵبژار نەکرێ هیچ شوادێک دیاری کراوە یان ناگەن بەڕێکەوتن و هەر بۆ شوەیە خۆی ئێستا بۆیە پەرۆشم لەوەی یەکێتی و پارتی بە زووترین کات لەسەر دۆسی حکوومەت ڕێک بکەون لەبەرەوەی ئەبێ ئێمە لە یەک دوومانی داهاتووە ڕێکەوتنمان لەسەر دۆسی هەڵبژاردن کردبێ بۆ ئەوەی ئەگەر ستمی بۆ نمونە هەڵبژاردنە گۆڕین کۆمسیۆن پێویستی بە کاتی زیاترە بۆ خۆ ئامادەکردن وەک لەوەی ستمی هەڵبژاردن بۆ نمونە یەک بەهەڵ نەبێ ما بڵین شێوازی داخراو بێ شێوازی کراوە بێ نیمچە کراوە بێ هەر مۆدلێکی تر بێ کۆمسیۆن پێویستی بە کاتە کاتی زیاترە وەک لەوەی بە هەمان سیستم بەڕێوەی ببە کە داواکەین هەمووان تقریبا متفقین لەسەرەوەی کە باڵین لیستی دەنگدەران ئەلکترۆنی بێ فەرقی لە هەیە لەوەی وەرەقی بێ ئیشی زیاتریەوێ لەبەرەوە لێرەوە ئێڵێم نیازی شم هەیە دوای یەکیەک ئەمە بە سەریحی لەگەڵ حیزبە سیاسیەکان باس بکەم ئەگەر لەو دووسێ مانگە ڕێک نەکەون 5-6 مانگی تر هەمان ئەو قەیرانی کە لە دوو مانگی ڕابردوو تووشمان بوو تووشمانە بێتەوە من بەش بە حاڵی خۆب ناتوانم لەوە زیاتر بەرپرسیارەتی ئەو دۆخەنا هەموارە هەڵگرم باش باگەلەیەکی ئۆپۆزیسیۆن پێ بڵێم ئەوان ئەڵێن هەر شتێک ئەدەین بۆ پەرلەمان با بڵێن نایکەنە باڵن پرۆژه یاسا ئەدەین ناکەن بە یاساوەمانە گوێ لە ئێمە ناگرن گوێ لێ ناگرن بەفعلی خۆی تەقدیرم بۆیان هەیە بە ڕێزان لە ئۆپۆزیسیۆن لیژنەکانی پەرلەمانی کوردستان هەموو حیزبە سیاسەکانی ینی هەموو فراکسیۆنەکانی تێدا ئەو لیژنەیە کە بڕیارەدا پرۆژه پێشنیازە یاسایەکی ئەندامانی پەرلەمان بچێتە بخێنەوەی یەکەم یان نەچێ لیژنەی یاساییە بە هەماهەنگی لەگەڵ سەرۆکایەتی عادەتەن ئەو پێشنیازە یاسانی کە ئۆپۆزیسیۆن پێشکەشیەکە و حەقی خۆیانە ڕەوایە ئەوانن کە پارەی ئەوێ بۆ نمونە دامەزراندن بۆ نمونە دامەزراندنی یەکەمەکان بۆ نمونە پێدانی پارە بۆ شوێنی نیشتەجێبوون بۆ نمونە پێدانی پارە بە پێشمەرگە بۆ ئەوی بتوانە شوێنی نیشتەجێبوون بۆ خۆی دروست بکە هەموو ئەو پێشنیازە یاسانی کە ئەو بەڕێزانە پێشکەشیەکەن ڕەهەندی دارایی هەیە عادەتەن لە کوردستان وایە و لە هەموو ئەتوانم بڵێم لە زۆربەی قوانینی مقارن و لە زۆربەی وڵاتانی ژوایە پەرلەمان بۆ ئەوەی پێشنیازێک یا پرۆژێک بکە بە قانون کە پێویستی بە پارە بێ ئەبێ حکوومەت ڕازی بێ لەوەی بڕە پارەکەی بۆ دابین بکە طبعا لە عێراق ئەسڵەن شتێک نییە ناوی پێشنیازە یاسابێ حاڵەتی زۆر کەم هەیە وەکو ئەوەی کە لەسەر ئیسرائیل دەرکرا هەمووی حکوومەت مقتەرح یان سەرۆکایەتی کۆمار مقتەرح ئەنێریان پرۆژە یاسا ئەنێرێ بۆ ببورن نەک مقتەرح پرۆژە ئەنێرێ بۆ پەرلەمان چونکە ڕەهەندی دارایی هەیە ئێمە کە ئەوانەی ئەوان بەپی پەیڕە و ئەنێرین بۆ حکوومەت ئەڵێ من ئەو بڕەپارەی بارگرانی کە لە پێشنیازەکە هاتووە تەحملی ناکەم ینی ئامادە نیم جێبەجێ بکەم ئێخۆ ئێمە لێرە قانون دەرناکەین بۆ ئەوی حکوومەت جێبەجێ نەکە باش ئەو پەرلەمانتارانەی دوای تەوابوونی خولی پێنجەم کە نایەنە دانیشتەکانی پەرلەمان نامی ئاگادارکردنەوە بۆ ناردەبوون بەبێ بۆیان دەنێرین لە بەدەستباستانەوە بکە لە پێچینەوەیان لەگەڵەکەن بەڵێ بۆیان لە پێچینەوەیان لەگەڵەکەن ناوی لێ پێچینەوە نییە بەڵام ڕێکاری پەیڕەوی پێوترێ ئێمە ئێستا ملزەمین ینی بەپی پەیڕەوی ناوخۆ ئەبێ ئاگادارکردنەوەیکیان بۆ بنێرین کە بیان پێیان بڵین ئێوە ڕێژەی غیاباتان گەیشتۆتە ڕێژەیە کە ئێمە بەرەو ڕێکاری پەیڕەوی ڕۆین بڵێ بۆیان ئەنێرین باش پەیوەندیتان لەگەڵ حکوومەت چۆنە ئێمە لە هەر لە بیدا ینی پێشەوەی باسی و بکەم پەیوەندیەکەمان چۆنە پەیوەندیمان لەگەڵ هەموو لایەک زۆر باش لەگەڵ سەرۆکایەتی هەرێم لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت لەگەڵ سەرۆکایەتی ئەنجومەنی دادوەری لەگەڵ زۆربەی دامەزراوەکان لەو منتەڵەقەی کە ئێمە ئیشی مباشر و ڕاستە خۆمان بەیەکەوە هەیە ئێمە وەکو سەرۆکایەتی پەرلەمان بۆ خۆشم بە شخصی باوەڕمان وایە ئەوەی لە دەرەنجامی پەیوەندی باش وەکو بەرهەم دێتە دەست باشترە لەوەی کە وەکو ینی شتێکی شخصیت ڕەنگە بۆ تەسجیل ببێ کاتێکە بۆ تەمەرێکی سەحوفیەکی قساکەی لەگەڵ کەسی لەسەر کەسێک یا لەسەر حکوومەت ئەمە بۆ پەرلەمانتار احتیاجیە چی ئەڵێ چۆن ئەڵێ بەڵام بۆ سەرۆکایەتی ئەبێ پەیوەندێکی تەندروستی هەبێ لەگەڵ هەمووان پەیوەندێکی باشم هەیە ئەوەش لە چ باشمان هەیە ئەمەش لە چ منتەڵەقێکە بۆ لەبەرەوەی باوەڕی خۆم وایە ئێمە لەگەڵ حکوومەت و لەگەڵ دامەزراوەکانی تر کاری تەواوکاریەکەین و ئێمە لە دوو سەنگەری دژ بە یەکتری نین بڕیاریشمان نەداوە سەنگەر لە یەکتری بگرین بۆیە پەیوەندێکی باشمان هەیە داوای وەزیر بکەن دێت پەرلەمان هاوکار بووە حکوومەت بۆ ئەو بابەتێ یانیان لە دانیشتنی لیژنەکانە خۆی ئێمە 45 یاداشتمان تا ئێستا بۆ هاتووە لە کۆی ینی 45 بابەتمان بۆ هاتووە پەرلەمانتاران بۆ ئێمەیان نردبێ 29یان بەڵێ 29یان دانیشتنمان کردووە کە بەراوردی کەی بەرخولێکی پەرلەمان
هیچ خولێکی پەرلەمان ئەمە نەبووە ئەوەندە وەزیری حکوومەت یاریمی کوردستان بێ بەڵام حاڵەتیش هەیە وەزیر نایەت بۆ نمونە وەزیری سامانە سروشتیەکان یەک جار هات دواتر کە بەڕێزان ئیستیقالی کرد وەزیری تازە دانراوە نەهاتۆتە پەرلەمان لەگەڵەوەی زۆر داوا کراوە وەزیری دارایی لە بیداهەتەوە ئاهات بەڵام ئێستا لە کاتێکا زۆربەی دۆستیەکان کە ئێمە ئینێرین بۆ حکوومەت ئەڵێن لایەنی پەیوەندیدار بێت وەزیری دارایی نایەت و کە بە حکوومەت دەڵێن مانجومەنی وەزیران ئەڵێن وەزیری داراییتان بۆمان نانێرن ئەڵێن هێشتا وەڵامی نەداوینەتەوە هەندێک گلەیم هەیە بەڵێ لە وەزیری دارایی لە حکوومەت گلەیەکە لە حکوومەتە چکەوە ئەبێ بەڕێزسەرۆکی حکوومەت بە وەزیری دارایی بڵێ ئەبێ بچی بۆ پەرلەمان و ئەبێ ئەویش ئامادە بێتە پەرلەمان چکە ئێمە لێرە دەنگمان پێداوە بوو کردومانە بە وەزیر و وەزیری سامانە سروشتیەکانیش بە وەکالەت کە زۆرترین داواکاری لەسەر ئەوان دێ بەڵێ گلەی شێ دەڵێن ئەم خولەی پەرلەمان چاودێری لە ڕووی چاودێریەوە لاواز بووە بەڕاستی لاواز بووە خۆی میکانیزمی چاودێری چیە لە ناوپەیڕەوی ناوخۆ پرسیارە ئەم خولەی پەرلەمان بە بەراورد بە هەر خولێکی تری پەرلەمان نتوانم بڵێم ئەندامانی پەرلەمان سێ ئەوەنەی خولەکانی تری پەرلەمان پرسیاریان کردووە کەیەکێکە لە میکانیزمەکانی چاودێری و ڕێژەی وەڵامدانەوەی حکوومەت بۆ پرسیارەکانی ئەندامانی پەرلەمان زارەکی و نووسرا و بەرزترین ڕێژەیە بە بەراورد بە هەر خولێکی پەرلەمان لەم خولەی پەرلەمان چەند پرساندنێک ئەنجام درراوە ڕاستە حکوومەت نەهاتووە بەڵام بەپی پەیڕەوی ناوخۆ پرساندن بەغیابی ژەکرێ سومانتە بەرنامەی کار بەڕێزسەرۆکی حکوومەت وەڵامیان بۆ نردوینەتەوە وەڵامەکەمان عرض کرۆ لە بەردەمی ئەندامانی پەرلەمان پرساندن بۆ سەرۆکی حکوومەت جێگری سەرۆکی حکوومەت وەزیری دارایی کراوە و لە پەرلەمان متمانەشیان وەرگتوۆتەوە یعنی توانیوانە متمانە وەرگرنەوە نەک متمانەیان لێ وەربگیرێتەوە و ئەوە دەنگدانیش بە ژمارەیە وازحیشە خەریتەی سیاسی لە ناو هۆڵی پەرلەمانە چۆنە و ئەو هێزە سیاسیانەی بەشدارن لە حکوومەت خۆیان بڕیار نەدەن و وەزیرێکیان متمانەی لێ وەربگیرێتەوە یا خۆیان بڕیار نەدەن ڕئیسی وزەرا سەرۆک وەزیران یا جگیرەکەی متمانەی لێ وەربگیرێتەوە کەس ناتوانێت متمانەی لێ وەرگێتەوە و ئەوانش ئەو بڕیاریان نەدا. زۆر سپاس بۆ دکتۆر ڕێواز فایق سەرۆکی پەرلەمانی کوردستان کە لەگەڵمان بووی. زۆر سپاس بۆ ئێوەش کە بینەرمان بوون هەر لە خۆشیدا بن.